جلو بەرگە جوانی ئێمە هەمان بۆ ئێستا چیتە بازار سیمای کوردایەتی نابینی یان ئیماراتە یان ئەو ڕۆژ یعنی دراوسەکانە ئیتر هەر لایەک بێ یعنی نابینی ئێمە کەی وابووین کەی ژنی کورد وەکو هین سەر و ئەم شتانی کردو بەس چاوی دیار بشتی وامان نەبووە ئێمە یەک سەر و بەست و لاگیرەیەکی جوان سەرپۆشێکی ئەم جلە جوانانەی هەمان بوو من حکوومەت بم قەرارێک دەرەکەم کە ئەو جلانە هەمووی مەم ئەوەی محەجەبە بێ ئەهلەن وەسەهلەن لەسەر چاومان لەسەر سەرمان ئازادی مرۆڤەکانە بەڵام محەجەبەیەکی کوردانە سەر و بەستێکی جوان یەک سەرپۆشی جوانی بەسەرا بێ جلی کوردی لەبەرکە کوردی جوانترین شتە بۆچی تۆ ئەم شتانە لەبەرەکەی باشە ینی کەواتە وەکو جەناب دەڵێت جی نیقابیشی یعنی نیقاب بۆ لەوانەیە ئەو کەسەش مافی خۆی بوو مافی خۆیەتی بەڵێ بەڵام نیقاب لە کوردان نەبووە شتێکی کوردی نییە وەرگیراوە ئێمە شتی وەرگیراومان ناوێ نیقاب یعنی لە قورئانە نیقاب نەنووسراوە لە هیچ شتێکان نیقاب ئەمە کەلتورێکی خەریجە خەریجی عەرەبی سقەیان بە ژنەکان و بە پیاوەکانی تر